دەم باش تەماشاوانی نژا gelekê bixêr bu bername xwe bername mayekî xelîk. Îro bername taybet e ser pêşhateke nû ya rojevê ew jî encamên hilbijartinên encûmenên parêzgehan di çavarekirî bûn gelo. Ew encamên ku îro Komîsyona Bilenda Serbaxoya Hilbijartinan ragihandî li dor hilbijartinên civatên parêzgehên herêmê. Aya tu yê dengder tu yê Hewlatiya Herêma Kurdistanê hûnên întimaên cuda cuda di hemû teyar û di hemû taybetî wan ehzabên ku kêm ta zor rêja dengên xelkê bi dest vexistî. Aya hîn li encamên hilbijartinan razî ne? بگومان هەڵبژاردنên civatên parêzgehan 2005 heye na pêwîst bu du cara hatibe encamdan lê carekî hata encamdan ew jî piştî çendîn caran destnîşankirina wextî û paşxistina wextî ser encam hate encamdan û îrojîkî encaman ragihandin. Piştî encaman hînên hewlatî pêwîst e çi bê tekirin. Ev civatên parêzgehan e kewata parlemanên mihelliyên parêzgehan ev parlemana de hikûmeta mihellî helbijêrît ku hikûmet ji parêzgehê û ji dam û dezgehên di nava van parêzgehan da pêk hatiye. Aya dîtna te îradeka pêza aliyan heye ku hikûmetê lê nekin pêtir 240 roja heşta hikûmet teşkîl nekirî ev ê hikûmetê zî teşkîl bikin û zî karûbarên hewlatiyê me de birêve birin. Belê berzan encamê helbijarnekanî encûmenî parêzgakan çawarevan kiraw bûn borê bu êwê xelkî Kurdistan êwê xelkî Kurdistan êwê dengder bi hemû bîrûbûçûna cêwazekantanewa ser encam helbijartinê encûmenî parêzgekan encam diraye li 2005 ta êsta encam nediraye ke pêwîst bû ta êsta du car encam bidire. Duayî çendîn car destnîşankirdinî kat دواخستن سر انجام هەڵبژارنەکە انجام درا مرۆژ کۆمیسیۆن ئەنجامەکان ڕاگەیەنرا کە لە ئەنجامەکان بێگومان لە هەموو پارێزگەکان کەم تا زۆر هین هاتووە بە پێی هەڵبژارنەکانی پێشووتر گۆڕانکاری هاتووە بەسەر دەنگی ئەحزابەکان. بەرحال تو چەند قەنەعەتت بە ئەنجامەکان هەیە و پێت وایە کە ئەم ئەنجامانە ئەبێتە هۆی ئەوەی کە فعلەن لایەنە سیاسیەکان هەموویان پێکەوە بتوانن زوو پارلمانی محلی و حکومتی محلی تشکیل بکە کە لە ئەنجومەنی پارێزگا لە هەمان کاتدا لە پارێزگار لە دام و دەزگەکانی ناو پارێزگەکان پێک دێ. پێتان وایە ئەمەش مەسیری چارەنووسی وەکو پێکهێنانی کابینە هەشتەمی حکومەت بێ کە 240 شتێک ڕۆژە هێشتا تشکیل نەکراوە یانیش ئەمە زوو تشکیل ئەکرێ و کاروبارەکانی هەوڵاتیان ڕایەکرێ. من لە خزمەتی بوو چوونە جیازەکانی ئەوەی خەڵکی کوردستانداما بڵێ. ولی تماشاوان نژا لگروان انجامند که ایراد نراگاندن لهولیره پارتی 12 کرسی و یکیتی 6 کرسی و گوران 4 کرسی کمال 2 کرسی و یک گرتو 1 کرسی به دست خستیه. لسلیمانی گوران 12 کرسی یکیتی 11 کرسی پارتی 3 کرسی یک گرتو 2 کرسی و کمال 2 کرسی به دست خستنه. لدوه که پارتی 19 کرسی یک گرتو 3 کرسی یکیتی 2 کرسی و گوران 3 کرسی به دست خستنه. کواتا دو چارچوب وان انجامن کو به دست هاتین 5 لاینن سرکین کردستان هنه کوشیانه دنگام به دست بخن. پارتی یکیتی گوران یک گرتو کمال آلیندن گله که بوم بگمان آن نکارینه تو کرسیان به دست بخن. کواتا اف هر 5 لاینه کنها ویلاینن پێکهێنانە حکوومەتی ژی هەموو بەشدارن و اتفاق کردنە ئەوان جارێکدن ڕأیە گشتیا خەڵکی بە ڕێژین جودا بدەستخۆ بە ئانین. بەڵێ بەڵێ تکایەکێت لەسەر خەتە؟ بەڵێ بەرزان ئێمە چاوەڕێکین بێگومان پەیامنێرەکانمە بە تایبەتی لە هەولێرەوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ هاوڵاتیان بدوێنی لەسەر ئەنجامەکانی ئەمڕۆی هەڵبژارنەکان کە تا چەند بە دڵی خەڵکی کوردستان بووە تا چەند ئەنجامەکان ڕازین. بەڵێ بەرزان بێگومان ئەو ئەنجامانەی کە لە ئێستادا کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژارنەکان ڕاگەیەنرا بێگومان کەم تا زۆر بە پێی ئەنجامەکانی هەڵبژاردننی حوزەیرانی ساڵی ڕابردوو بێگومان هین لەسەر هاتووە ئەنجامەکان تەغیراتی بەسەر هاتووە ڕێژێلایەنێک گەم بووتەوە لە شوێنێک ڕێژێلایەنێکی تر بەرز بووتەوە حتا لایەنێکە بوو نمونە گۆڕان لە شاری سلێمانی ئەڵێمە ئەنجامەکانی دەنگدانی ئەنجامی هەڵبژاردننی پارێزگای سلێمانی ڕاتەکەینەوە کە بە پێی ئێسێقاقی خۆمان نەبووە کە خۆیاڵێ. بەڵێ بەختیار لە چەمچەمارێکم پەیوەندی فەرموو. بەڵێ ئەم کاتەوە باش سەر چاوم وڵاوی ڕاستی بێ سپاس بۆم بەرنمەیە کە لەسەر ئەم بابەتە گیراوە بەڕاستی من بۆ چوونێکم هەیە لەبارەی وەزعی ئەمەوە بەڕاستی ئەم جغرافیای کوردستان باشی ئەم شەڕەدەنوکە ناکام هێزانە ئەو ئەڵێ ڕەتێکەمەوە ئەوڵێ قوبڵێکم بەڕاستی حەقا کوردستانی کە دەستنێنە ناو دەستی یەکتری و ئیدارەیەکی باش پێک بێنن ئەم هەرێمە لەم قەیرانە نەجادێنکەوا بێ یەک کار و کاسپیە و بازار وەستاوە نەوەک ئەوەی کە مێعلانی شەڕەدەن و سەرکردەکان خۆیان لەسەرەوە تێرن ئاگیان لە میلەن نییە لە خوارەوە شەڕەدەنوکی خۆیان لەسەرەوە ئاساکەن ئەوڵێ ڕەتێکەمەوە ئەوڵێ من ئەنجامەکان کەمم هێناوە ئەوڵێ دەنگ
مهمەوەیە کورد سەرکەوتووە مهمەوەیە هەڵبژاردنەکە بە پاک و بێگەردی کراوە کە کورد بە هەڵبژاردنێکی بردۆنۆنەرەکان میلەت هەڵی بژاردونە بۆی کەوا مافی میلەت بپارێزن نەوەگەوەی کە شەڕە دەنوک لەسەر ئەم حیزب بۆ حیزب بکەن سپاس بۆ بەرنامەکەتان بەڵێ بریار لە شاری سلێمانی فەرموو کای بریار دیارە لەسەر خەت نییە گەرجۆلێمە بەڵێ بەڵێ کاک بریار قسە بکە کاکە ژیانبنی سەدەم هەڵبژاردنەی کە نەتیجەکانی دەرچووە بەڵێ بەڕاستی ڕۆژێکی زۆر ڕەشە بۆ خەڵکی سلێمانی بۆ خەڵکی سلێمانی بەڕاستی هەموو کەسێک دەزانێت کە گۆڕان ڕێژەیەکی زۆر بەهۆی دەستکاریکردنی ئێرانەوە ڕێژەکان دەستکاری کراوە ئێرە ئێستا بۆمان دەرکەوت کە ئەم سلێمانێکە دوا کەوتووە بەهۆی ئێرانەوەیە بەڵێ کایک بریار ئێمە شتێکە لە سەر و ئیرادەی خۆمانەوە حکوممانەکات یعنی ئێمە خەفەتباری زۆر نازانم شبکەتەوە نییە دەنگیم بەڕێزە بەڵێ فەخرەدین لە چەمچەمار فەرموو بەڵێ کای فەخرەدین باشی بێ بەڕێزم سەر چاوم سپاسەکەم باشی زۆر سپاس بەڕێزم دەخۆشیان لێکەم بۆم بەرنامەیە بەڵێ سپاس بۆ تۆ بەڵام من ئەلێرە هەندێک پرسیارمێ بەس ئەگەر تۆ لە کاتم بدەیتێ فەرموو طبعا برای بەڕێزم هەڵبژاردن لە هەموو کوردستان کراوە نەک تەنها لە سلێمانی بەڵێ بەڵێ لە کاتێکە لە پارێزگارێکە حیزبێک نۆزدە کوشتی بێنێ کەس مەعاریز نەبێ کەس دەنگ ناکات کەس تانەی لێ نادا ئایا لە سلێمانیە 11 بە 12 بێت بۆ نمونەیە یەکێتی 11 کورسی ئاوردووە گۆڕان 12 کورسی ئاوردووە خێرەتانە لە 90ەکە نادێ بڵام لە 12 کاترێ يعني حق وايا يتر بس يعني براسي امتانا ليك ندري همو كار بكن دفن ناو دستيك بيكن بيك حلويت ايش بكن بو ملتي كرد لا بغداد لا كردستان نكتانا ليك تري بزيت براسي اگر واضي يعني شيء زو خلاف اما يعني بول هند شو كان لا البقاء زي بول هند شو لشو كان نزكو زي انا وكذا لكن لبرام سليماني خلق مي قساك ومعاريزه بەڵێ گەرمیان لە دەربەندی خانەوە فەرموو ئەم کاتە باش کاکەر سەر چاوم وەڵایی کاکەگەرگا من لەم هەڵبژاردنە منم بە هەڵبژاردنێکی زۆر پاکی ئەزانم باڕۆژەنی زۆر ڕاستگویانەی ئەزانم چونکە بزوتنەوەی گۆڕانی ساتێ ئەو ئەدانەی بە خەڵکی داوە ئەوانە هەمووی ڕاستی نەکرد لەگەڵ خەڵکا درۆی کرد وەکو گڵای هاو ببەرەندە مستەڵەحەیە لێرە بەکار نایەنرێ ببورە ببورە بەڕێزان پێمان باشە سەرنجی خۆتان بڵێن بەس هەندێک مستەڵەحەیە لێرە بەکار نایەنرێت تکایە بۆ ئەگەداریتان بۆ ئێستا شەچین هەولێر پەیامنێرمان شەیما جاف لە ناو شاری هەولێرەوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ سەرنجی هاوڵاتیان وەرەگرێت لەسەر ئەنجامی کوتایی ئەنجومەنی پارێزەکانی هەرێمی کوردستان هەڵبژاردنەکانی پارێزەکانی هەرێمی کوردستان بەڵێ شەیما ئەم کاتەوە باش سلااو لە تۆ هەکە سلااو لە بینەرانی بەرنامەی مایکی خەڵک وەک ئەزانین کە ئەمڕۆ کۆمیسیۆنی باڵی سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق ئەنجامی هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگاکانی هەرێمی کوردستانی ڕاگەیان کاتژمێر 12 و وەک لە پێشووتریشدا وەکو نافەرمی بەشێک لەو لە ڕووی دەنگەکانەوە ڕێژەی دەنگەکانەوە ئاشکرا کرابوو بەڵام ئەمڕۆ بە فەرمی دەنگەکان ڕاگەیەنرا و ڕاگەیاندنی ئەو دەنگان و ئاشکرابوونی دەنگەکان بۆ بەشێک مای خۆشحاڵی بوو ئەو لایەنە سییانەی کە بەشدار بوون لە پرۆسەکەەوە بۆ هەندێکیشیان جێی قبول نەکراو بوو ئێستا ئەمە لە پێش پارێزگای هەولێرین وەک ئەزانین کە لە هەڵبژاردننی سی نیسان ئەم جارە و بۆ دوایەوەی کە بۆ دووەمین جار هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە هەرێمی کوردستان ئەنجام درراوە پارتی دیموکراتی کوردستان دەبێتە خاوەنی 12 کورسی یەکێتی نیشتمانی کوردستان 7 کورسی هەروەها بزوتنەوەی گۆڕانیش 4 کورسی و هەریەک لە کۆمەڵی ئیسلامی 2 کورسی و یەکگرتووی ئیسلامیش یەک کورسی ئێستا ئەمە لە پێش پارێزگای هەولێرین بۆی بزانین ڕای هاوڵاتیان کە لێرن و هەرکەس بە کاری خۆیەوە مەشغوڵات چییە هاوڵاتێکی بەڕێزمان لەگەڵدایگە بێ زەحمەت فەرموو تۆک هاوڵاتیەک ئەمڕۆ ئەنجامی هەڵبژاردنەکان ئەنجامی سی نیسان بۆ
پارێزگاکان ڕاگەیەنرا وەک هاوڵاتێکی شاری هەولێر بۆ چوونی تۆ سەرنجی تۆ لەسەر ئەنجامەکان چیە؟ بە ناوی خوای گەورە و میهرەبان سەرەتا پیرۆزبایی لە هەموو کوردستانی عێراقەکەم بە هەر شوە پارێزگاکەیەوە هیوادارم هەموو حیزب و لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان پابند بن بە یاساکانی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی کوردستان ئەم ئەنجامەش دەستوە ئینشاءالله خۆشبەختیەش بۆ میلەتی کوردی ئەبێ و هیوادارم ئینشاءالله هیچ تەنگ و چەڵەمەیەک نەکەوێتە ناو حیزب و لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی پارێزگای سلەیمانی. بەڕێز باسی لە پارێزگای سلێمانی کە بەڵام لە ئێستا لە پارێزگای هەولێر وەک ئەزانین کە لە ڕابردوودا و لە ماوەی 9 ساڵی ڕابردوودا تەنها لایەنێک زیاتر حکمی ئەم پارێزگای کردووە. سرنجی تۆ چیە بۆەوەی کە گۆڕانکاری بەسەر ئەنجومەنی پارێزگا دروست دەبێت و هەروەها گۆڕانکاری بەسەر دەسەڵاتەکانە؟ خەڵک حکمی خۆی داوە چی هەڵەبژێ چی هەڵناوژێ پارتی هەڵەبژێرە یەکێتی هەڵەبژێرە گۆڕان هەڵەبژێرە حیزبی ئیسلامیەکان هەڵەبژێرێ ئەمە دەنگدانی خەڵکە کە ئایا پارێزگاری هەولێر خەڵک دەنگی پێداوە ڕازیە بەم کەسانەی کە لە ناو ئەنجومەنی پارێزگای هەولێر ئیش و کارەکانی خۆیانەکەن. بەڵێ هەکار بەڵێ شەیما بەڵێ زۆر سپاس بۆ تۆ بوو میوانەکەشت. بەڵێ بەرزان ئێمە لە خزمەت ئێوەداین من ڕاستکردنەوەیەکم هەیە بۆ قسەکانی پەیامنێرمان لە شاری هەولێر. لە هەولێر پارتی 12 کورسی بەدەستێنەوە یەکەتی 6 کورسی نەک 7 کورسی بەپێی ئەو ئەنجەمەی لە بەردەستی مدا ئێستا گۆڕان 4 کورسی کومەڵ 2 کورسی و یەکگرتو 1 کورسی بەدەستێنەوە لە پارێزگای هەولێر. بەڵێ ئیسماعیل لە هەولێرەوە کاک ئیسماعیل خۆش بەرنامەکە لێ دەکەم. بەڵێ سپاس بەڕێزی وەڵا پێشەکی پیرۆزایی لە خەڵکی کوردستان دەکەم پیرۆزایی لە هەموو کاندیدە دەرچەکانی هەموو حزبەکان دەکەم و پیرۆزایی دەستی دەکەم. گۆڕان بەڕاستی گرەوەکەی دۆڕاند ئەو گرەوەی کە لەگەر پارتی کردبووی کە یەکێتی لەناو دەبات و بەخۆی دەبتە هەموو شتێک ئەو گرەوەی دۆڕاند وای هەدارم وەکو خۆی تحامل لەگە وەزعەکەی بکاتن يعني بهيج نوع عشينات أو شو برنامج كابولا تلفزيون شيء لهوليري كابراك ديجود أو يقدروا مكتب النفسي دلي أما يستارج لهوليري لدوتشي نحن مشتكي بكين فدي أما أورا في بلنا يشتي ضرورة لبو أورو كدبي هموما يعني شانازي بيشتي وكم بكنا لكي توشوا لسيبري يشتي كواكيش زكاتن ويستارج عندك شمال الرومبو وكنا لكي وكنا رادیۆنەوە ئەوانە هەمووی سەر بە گۆڕانن. زۆر سپاس. چۆ بۆ تۆ ڕۆم بووتەوە کاک ئیسماعیل؟ ئەمە ڕقەمێکی لە خۆتەوە لێ بە قوربان ئێمە کەناڵێکین سەر بەموو خەڵکی فەرم و بیرۆ بووچوونەکانی تو چۆن بە ئازادی وەرمانگرت چۆن لە کەناڵی خۆتا قسایکێ بەم شێوە لەم کەناڵش قسەی خۆت کرد کەواتە ئەنی بەبێ بەڵگە بۆ قسە بکرێ ئێمە کەناڵی خەڵکی کوردستانین سەر بە هەموو بیرۆ بووچوونە جیاوازەکانی خەڵکی کوردستان لەوەی کە دەنگی هەمووان لەم شاشەیە ئەگەینن ئیتر کەناڵەکانی تر ئەوانیش ئەجندای خۆیان هەیە ئەوانیش سیستەمی ئیشکردنی خۆیان هەیە ڕێزمان هەیە بۆیان. بڵێ تاهیر لە هەولێرەوە کاگەگەریان کاتتان باشە خۆشتان لەکەم بۆ بەرنامە جوانەکەتان سەر چاوم بەڕێزی کاکی جامەش زۆر بەنامەکەتان دەستخۆشیتان لەکەین و هەروەها پیرۆزبایی خۆماراستەی هەموو خەڵکی کوردستان بە تایبەتیان پارتی خۆمان دەکەم پیرۆزبایی لە هەموو ئەو کاندیدانەیەکەم کە براوە بوون و هەموو ئەو حیزبانەی کە براوە بوون بەڕاستی ئەمە براوە بوون چونکو پرۆسەیەکی دموکراسی باشمان بڕی و بەدەستهێنا لەم وڵاتەیە و شانازیە بێ بە خۆمانەوە بکەین بەڵام بەداخەوە لە هەندێک شتی ترە بەڕاستی بۆ یاڵێن بەداخەوە کە حیزبەکان جیاوازی ئەکەن لە بینی یەکترا یاوە خەڵک بەنۆعێکی تر قسەیەکەن لەسەری زاژ جوانەکەی جەنابتان لەسەر تەلەڤیزیۆن جوانەکەی جەنابتان کە بەداخەوە مەڕاستی بەوە چونکە ئەو پرۆسەیەکی دموکراسیە و ئەبێ ئێمە وەکو میلەتی کوردمان خۆش بێ هەموو دنیا چاوی لە ئێمەوەیە و هەموو دنیاش لە کەناڵە جوانەکەی جەنابتانەوە ئێمە ئەبینێ خەڵکی سلێمانی ئەبینێ خەڵکی هەولێر ئەبینێ هەموو ئەم پارچەی کوردستان ئەبینێ دەستخۆشی تەواو لە هەموو کەسێکەکەین و پیرۆزبایان لێ ئەەکەین و دەستیان خۆش بێت و تەنها بەڵێ شۆڕەش لە شاری سلێمانی فەرموو. کاتە باش بەڕێزم سەر چاوم بەڕاستی من زۆر نیگەرانم لە ئەنجامەکانی هەڵبژاردن لەبەرەوەی من وابینم قەدرێکی زۆر لە بزوتنەوەی گۆڕان کراوە لەم هەڵبژاردنە من خۆم چاودێر بووم لەسەر سنووق لە مەکتەبی شەیدانی قرگا لە محەتەی ڕقم یەک بڕاب کە بەڕێزان لەو محەتەیە گۆڕان 147 دەنگی هێنابوو کاتێک کە نەتیجەکە هەڵباسرایە مەویستمان ڕەسمی بگرین ببینەوە بۆ ژووری هەڵبژاردن لە نەتیجەکە یەک دەنگ بۆ بزوتنەوەی گۆڕانە نووسرا بوو دوایەوە بە مدیری محەتەکەمان وتمان ئەمە نەنووسراوە بۆ گۆڕان
گۆڕان لەم حتا ئێمە خۆمان چاودێر بین لێرە 147 دەنگی هێناوە ئێستا هیچی بۆ ننووسی ئەوی لە کاربۆنەکە دەرنەچوو هەروە دەرەچێت لێکۆڵینەوان لەسەری کرد لە ئاخیرا هیچ دەنگێک نەنووسرابوو لە فۆرمی یەکەمیش دوای ئەوە بۆی چاکردین من دڵنیام لای ئێمە چاکی کردووە دوای هەمان فۆرمی ناردووە من داوا لە بستنەوەی گۆڕانەکەم ئاگای لە دەنگی هاوڵاتیەکانی بێ ئێمە دەنگمان نابە بستنەوەی گۆڕان خۆمان هیلا کردووە ئیشمان بۆ کردو بۆ دەنگەکانی 16,000 دەنگی بەفیڕۆ بڕوە بەڕاستی من وەکو هەڵسوڕایەکی گۆڕان ئەگەر گۆڕان ئەم نەتیجە قبول بکات ڕازی بێ بەمە ئیتر بە هیچ شێوەیەک بە هیچ شێوەیەکیش بۆ گۆڕان ناکەم وافە گۆڕان شێنم بەڵێ فاروق لاو لێرەوە کاکە جان سلام علیکم سەر چاوم کاکە بەرنامە ڕاستە خۆی کاکە کاری بەڵێ بەڵێ بەڕێزقی برای بەرەزم باش کاکەکە زۆر سپاس فەرموو سعد ماسکان برای بەرەزم بەرز کورد بەخوای بۆ هەمووان سەرکەوتنە ئینشاءڵڵا زۆر باشە بەڕاستی عەرزەکەم لە خۆیان ڕێکەون باشترە چۆن ڕێکەوەنانی والله لەسرا و کوردستانی خۆیان ڕێکەوە خزمەتی خەڵکەکەی بکەن باشترە لەوەی ملاقەشەی بکەن بەڵێ هیوادارم بەڵێ هیوادارم سەرنجی تو بانگەشت بێن بەڵێ بێستۆن لە بنەسڵاوە ئەم کاتە باش کاکە کارجان سەر چام کای بێسۆن باشی دەست خۆش بێ کاکە دەستخۆشی لە بەرنامە جوانەکە دەکەم بەڵێ سپاس دەست خۆش بووە بەڕاستی تەلەڤیزیۆنەکەتان خۆی بەڕاستی ینی خۆی خەڵکی وا بیر نکاتەوە کە ئەم حزبە و حزبە تەلەڤیزیۆنەکەتان تەلەڤیزیۆنێکی جەماوەریە من وەکو ئەندامێکی پارتی دیموکراتی کوردستان دەستخۆشیتان لێکەم و دەستخۆشی لە هەموو ئەندامانی پارتی دیموکراتی کوردستان دەکەم کە توانی چووە سەر سندوقەکان دەنگی خۆیان بە جوانیدا و بەبێ تەزویرات و بەبێ هیچ شتێک من دەستخۆشی لە ئێوەکەم و دەستخۆشی لە خەڵکی کوردستان دەکەم و بۆ ئەم ئەنجامەش کە خەڵکی بەڕاستی پەیوەماندی بوو ئەبێ وا من هەڵی نەسەنگێنی کە ئەو تەزویری کردم تەزویری کردەوە من دەستخۆشی لە هەموو خەڵکێکەکەم کە چوو ئەوەی کە چوو دەنگیدا لە هەر جێک بێ دەستان خۆش بێ و یاخوا تەلەڤیزیۆنەکەتان هەر ئاوادان بێت بەڵێ زۆر سپاس بەڵێ بەرەزان لەسەر تووری کۆمەڵاتی ئالانی ئالان ئەنووسێ ئالانی ئالان لە بریتانیا ئێمەوەی کورد نافالچین و نەقاوە گرەوەین ئەڵێ بەڵام قدرەتی قادر پێش و پاشی هەڵبژاردن ڕوونە لامان بە کورتی و بە کوردی هیچ هەڵبژاردنێک شەفاف نییە لە کوردستاندا هەروەها شان گۆڵش ئەنووسێ موچە نییە چی لە دەنگدان بکەین ئەحمەد ئارت حەسەنیش ئەنووسێ کە لە سلێمانی ڕۆن و ئاشکرایە ئێمەی ملەتی کورد بۆ دیموکراسی نەکراوین و ئاشکراشی کێ و چ لایەنێک دەیباتەوە هەمومان ئێستاش هاتوین کێ برکێ لەسەر ئازادی دەکەین هەروەها سنۆر ئەحمەدیش لەسەر تووری کۆمەڵاتی پیجێ نارتی بەڕێزان بەم شێوەیە نووسێ بەڵێ چاوەڕوان نەکرابوو لە بەرەوەی هیچی لایەنێکیان چاوەڕوانی ئەو ئەنجامە نەبوون تەنها ئەو لایەنە نەبێ کە بە یارمەتی ئێرانەکە خۆی ئەڵێ ساختەکاری زۆری کراوە بێگوم ئەمە سەرنجی هاوڵاتیانە بەڕێزان ئێوەش دەتوانن سەردانی تۆری کۆمەڵاتی پیجێ نارتی بکەن و کومنتەکانەکە خۆی ببینن بڵێ سەرکار لە چەم ماڵەوە ئەم کاتە باش کار سەر چاوم کار زەحمەت نەبێ پرسیارێک تۆ ئەو کاتێک کە ئەیدەی 6 سانیە بۆ هەموو کەس پێم وایە بۆی یەک نییە ئەو برادری کە ئەڵێ من چاودێری گۆڕانم لە سلێمانی کاتەکەی لە کاتی خۆی لایدا بەڵام پەیوەندەکە کاک سەرکار تۆش فەرموو قسەی خۆت تەواو بکە و حەسکە 2 دقەشتە دەمێچان دەتەوێت قسە بکە فەرموو زۆر سپاس مادام وابێ کاک هەکار من بەڕای خۆم وەکو مناڵێکی ئەنفال لە شاری تەمتەماڵ بزودنەوەی گۆڕان ئەگەر کاندیدێکی بەعسی نەهێنایە دڵنیا بووم کەوا سەرکەوتنی ئەهێنا لەبەر ئەوەی خەڵکی بەڵام بە هەڵەکردن لە سیاسەتی خۆیە کە کاندیدێکی کاکە سەرکار ئێمە ئێرە نارتیە ئێرە نارتیە ئێرە کەناڵی ئەوانیە کە لە چارکی پرۆپاگەندە بژاردنەکان هەرچی بێکترڵێن بەڵێ چۆن ڕێگا دەی کەسێکی گۆڕان قسەرکە ئاواش ڕێگە بدە ڕێگە بە توش هەدەم قوربان بەڵام کۆمەڵی قسەیە تەشیریتیانە بفەرموو تەواو کە قسە بەێتە ئەشیر منەڵێم من کاتێک ئەڵێم کە ناوی هیچ کەسێک ناهێنم من ناڵێم فڵان کەس بەعسیە خۆ ئەزانرێت هەموو لایانی بەعسی تایە بەڵام کە کەسێ دیفاع لە بەعسیە دیفاع لە کەسوکارێکی ئەنفالەکە پێشتر پێش هەڵبژاردنەکانەوێت ئێمە دژی ئەوانەی کەوا داڵدەی بەعسیانداوە بەعسیەکان هێناوەتە سەر حکوم بەڵام لە ئێستایە بۆچی خۆیان کاندیدێکی بەعسی هێنێن و بە زۆرترین دەنگ دیار بەڵێ سپاس بۆ تۆ بەڵێ بەرەزان پێمان باشە بە پێی تەشەنوجا لە بەرەوەی ئێمە ڕێزمان هەیە بۆ هەموو خەڵکی کوردستان یەک بەیەکی خەڵکی کوردستان لە کۆمەڵی کەناڵەوە لەسەر مەسەلەی حەزبی بەرژەوەندی حەزبی کۆمەڵی
کۆمەڵی مەسەلا بەکارێنێرێ لە دژی یەکتر ئەوە نەزانم چی ئەمە لێرە بەکار نێنێ لێرە هەمووان وەکو یەک چاو بە سەیری هەموو لایەنە سیاسیەکان نەکەین بەبێ جیاوازی ئەمە چاندی هێن ئەمە چاندی نهێن ئەمە چەند ساڵ خەباتیەوە ئەمە چەند ساڵ خەباتی نەبوو نازانم چی گرنگکە بە سەرنجیەوەکو خۆی بگا بەبێ تەشیر و کۆمەڵێکی مستەڵحات ماهر لە زاخوت گرمێ کاک ماهر کەرەمکە کاروان لە شارە زۆر باشی براکەم سەرچاوم ڕێستەیە پێشەکەی پیرۆزاییتان لێکم بۆ کەناڵە جوانەکەتان ئەو بە ڕێزەی کە تەلەفۆنی گرتی کەناڵەکەتان کەناڵێکی سێ بەرەوسەر بە بزوتنەوەی گۆڕانە پێم وایە زۆر هەڵە بوو تاکە کەناڵێک ئەگەر ڕاستیەکان بدوێنێ کەناڵی ڕوودا و NRTە سەرکەوتن لە هەردوو کەناڵەکەتان بە وەنای هەڵبژاردنەکانشەوە پێم وایە پارتی دیموکراتی کوردستان و بزوتنەوەی گۆڕان غەدرێکی زۆریان لێکراوە لەبەر ئەوەی حیزبێک دیار بوو کە زۆر بچووک بوو لە 21 بەڵام ئێستاکە دەنگێکی باشی بەدەستێنەوە دیارە تەزویراتەکە کێکردوێتی و بە تاکیدیشەوە دەوڵەتی ئێران لە پشتێتی لەبەرەوەی ئەمان پشتگیریان لە مالیکیە کرد زۆر ساڵتانەکەم کاروان کێمان لەگەر ئێستا هەڤاڵ کاک هەڤاڵ فەرموو باش سەرچاوم ئەم کاتتان باش هەموو کاتێک وڵی بەنسبەت هەڵبژاردنەکانموێ قسێ لەسەرەوە بکەم لەسەرەوانەشە کە پەیوەندیەکەن ئەنی حتەم پاش نییە ئێوە کەناڵەکەتان کەناڵێکی سەر بەخۆی بەڕاستی سەرێک شوێنێک نین سەرێش دانین بە یەک چاوش و سێر هەموو لایەنەکانەکەن و خەڵکیش بەڕاستی بینەرێکی زۆرتانەیە ئەمەیان پێ باشتر کە کەناڵێکی سەر بەخۆ بێ من خۆمیکێکم لەوانە کە زۆرترین بینەری کەناڵەکەیەوە بۆ ئەم لایەنە سیاسیانش پێم وابێ هیچ هەڵبژاردنیەکی شەفاف و پاک نەکراوە لە کوردستان هەموو کەسێکی زانە ئەم هەڵبژاردنە چۆنە و دەستی کێ لە پشتەوە هەمان هەڵبژاردنەکەی 2009 ئەحمەدی نەژادی ئێران لێرە دووبارە بۆتەوە هەمان هەڵبژاردنە یعنی هەمووی عێراق بەدەست مالیکیەوە ناڵێن یعنی چی مالیکی 93 کورسیە ناوە بۆیە داوا لە هەموو لایەنە سیاسەکانەکەم بە گیانێکی برایەتیانەوە کارێکی وا بکەن کە سبەینە کورد زەمانەتی ئەوە بکەن جارتر ئەنفال نەکەن بەڵێ بەرەزان لە کوردستانە لایەنە سیاسەکانی کوردستان تا چەند تەقەبولیەوەکەن کە لایەنێک لە کاتێکە زۆر دەنگی بەدەستێنە لە کاتێکی ترە دەنگەکانی کەم کردەوە تەقەبولی ئەوە بکە کە فعلەن لە بەرامبەرەکەی پیرۆزبایی لە بەرامبەرەکەی بکە لە کوردستانە لە زۆربەی هەڵبژاردنەکانە یەکتر تومەتبارکردن بە مەسەلەی تەزویر و تەزویرات و ساختەکاری شتێکی زەق بووە بە تایبەتی لایەنێکی وەکو پێویست دەنگەکانی نهێنا بێ لە هەموو هەڵبژاردنەکان بدون ئیستیسنا بێژگەلەوە حتا زۆر جارایە ئەم لا ئەو لاو نازانم چیش تومەتبار بکرێ بەوەی کە تەزویرات هەیە لە کوردستانە هەر لایەنێک و هەر کەسێک حتا هەر دەنگدەرێکیش هەر چاودێرێکیش هەر کەسێک دەست بوو تەزویر بەڕێەوە لە هەموو عورف و عادەتەکانە لە هەموو ئەخلاقیەتەکانە لە هەموو یاسا و ڕێسەکانە تا چەند ئەمە خەتەبارە لەبەرەوە دەنگی خەڵک ئیرادەی خەڵک دەنگی خەڵک بڕیاری خەڵک دەنگی خەڵک هاوڵاتی بوون و هاونیشتیمانی بوونی خەڵکە لەوەی کە بڕیار بدا کێ ئەیەوێ کێ هێڵە بژێری بۆی سیستەمی حکومڕانی کێ بەڕێوە بە محەممەد لە کەرکووکەوە ئەم کاتە باش من سەر چاوم کاکە بەشکم بە خۆتەوە بە کاکاروانە بە کاکارزانەوە ئێمە هێزی پێشمەرگەین تەنجا چوە شۆ مەعاشم من نەگوزر ناگەڕێمەوە بۆ ماڵ ئێمە لیوای دوی سکرتارەتی مامجەلالی هێز نایە بەسەر دەممانەوە لەو کاتەوە 2 ساڵە مامجەلال لە ئەڵمانیای ئامر لیواکەمان خەڵک ئەو لێرە ئەزانێمە خەڵک سلێمانی دەنگمان بە گۆڕانناوە ئیهانەمانەکەن سوکاتیمان پێەکەن تاکە دینار وەرە شوێنمان سێت کە ئێمە لیوای دوو سکرتارەتم چیەکەین لە کەرکووک ئەخۆ تۆ ئامر لیواکەمان لە تاقوسێ لە سلێمانی دانیشێت تۆ بە سەیری ئەم کارە ساتەکە بە هێزی پێشمەرگەیەکەن بەخوا 53 موچە من نەگرتە کرێخانم لەسەرە مناڵە گیری کێشەم هەیە من شێت بووم ئەمەوە خۆم بکوژم ئەندامە سەرسیاسیە بانکە پێ بڵێ کاکە کێ مەسئولی ئیدارەی لیوای دوو سکرتارێت ئەمڕۆ خۆمە بژم تەلەفۆنم بۆ کەناڵەکان کردووە بە کاکوبات بڵێن ئەمە ئەمڕۆ ئاخر ڕۆژە لە ژیانە ژنم تەڵاقاوە کێشەم هەیە کاکە بەڵێ ئیتر سارا لە سەی سایقا فەرموو ئەلۆ بەڵێ ئێوارە باش باشتر دەستخۆشی بەرنامەکەت لێکەم بەڵێ سپاس بەڕای من هیچ کات ئەنجام هەڵبژاردنەکان من نەک وەک هاوڵاتێکی کاتێ ڕازی نەبووم وا چاوەڕوان نەکراوە بوو کە زۆر بەدڵنیاییەوە ئەو لایەنە سیاسیت کە بە تەزویرات متوسط تەزویراتی کردووە بە تەئکید تەزویراتی کردووە و من داوا لە بزوتنەوەی گۆڕانەکەم بە زووترین کات بێتە دەنگ بە هیچ شێوەیەک مافی دەنگدەرایی نەخەوتێنە من خۆمێکێکم لێتە دەلایەن نەتەی تاڵق
بە ئاشکرا لایەنێکی سیاسی بە یەکێتی نیشتمانی کوردستان چاودێرەکەی بە تەئکید هاوڵاتیەکانی بانگ نەکرد خۆ بەحتا چاودێر بوون هاوڵاتیەکانی بانگ نەکرد ئەی بە فڵان کەس زەنگ بدەن کارتەکانی پێیان هەتا زۆری کۆمیسیۆنەکان ڕێگریان لێکردن نابێت تا ئەوە بوتی ئەبێت من دوو کەس ڕێم پێ دراوە دەنگ بۆ کەسانەمان کە یەنا دەنگ دەدەن بۆ لایەنەکە ئەیانەوێت زۆر هەوڵیدا بەڵام نەیانێت بەڵام بەداخەوە بۆ سەر سلێمانی بەڕاستی تەجربەتێکی زۆر کراوە. بەڵێ لە زەڕایان پەیوەندیکمان لەگەڵە فەرموو کۆشات لە زەڕایان چۆنی بەڕێزم سەر چاوم ئەمڕۆ جان هەڵبژاردنەکان دەرچوو دیارە گۆڕان هەڵبژاردن لەگەڵ ئێرانە کردووە لەگەڵ لایەنەکانی هەرێمی کوردستانە نەیکردووە زۆر لەگەڵ ئێرانە هەڵبژاردن دێت و بینی ئێران تەژیراتی کردووە بۆ یەکێتی نیشتمانی کوردستان تێگە بەڕێزم ئیتر بەڵگەت هەیە تو خۆ بەڵگێکی حاشان نەگە لە بەردەست یانەوە قسێکی تەقلیدیە کەسێک وایە توش دووبارەکەیتەوە بەڕێز دەکەم گۆڕان هەڵبژاردن لەگەڵ ئێران کردووە ئێران تەژیراتێکی زۆری بۆ یەکێتی کردووە لەم وڵاتە هەڵبژاردن هیچ شتێک چارەسەر ناکە برۆ دەبەسێ هەبووین بەڵێ ماهر زاخۆ کاک مار کەرەم کە بەڵێ کاک مار کاک مار کەرەم کە باغ بە بەڵێ دەنگێتە دیارە نهێت ئارام زاخۆت گەلمەیە کاک ئارام واری باش کاکار باشتر سپاس بله من بيت الفيري دياركم جبريان بچن كا ايام رازين عنا مثلا ملدبرا بعدينان وكو مثلا كنال این آرتیت چونکو کانال که رازگوه اوان کساد بیجن سر به گوران بایه لبیری جی اگل دبرا بعدینا کسک راستی با غفت دی بیجه تو بسر گوران بایه او ساعتين كان ياكل رتشينا بالفيري كات راسي بخل ونسبت هالبجارتنا اجباري هاي ذاك بارتي داينا بكو افدي بت باريزغه افديت افدينا لما نما ویری گمانش وی چندی گوت بی فلانکاز دی بتا پارێزگای دو کی بویت نویت اویا و دنگوانم چه سلمین دنگوان ظلمینه چه ظلم کریه مال به مال چون دو گوت نوارهیم دنگ خوانه دن ما حتی جنسیتوان ورقه ارتاق دفانی ویتین ام دی نوبه کردن ناف لیستا کاراج داد اب چنده لتاخ شقال پش یاریگاه دلال یا زاخوی آتیاریدان مال به مال چون مال که ندانی ورقه اشتغال کوین نشکیش لایواتنه قلت والله كان دنگي خاطياري ندم بارت ام دينا باخنا ما في استراجدا وحتى الدادجين دي الحكومي جت تقول بند استماع بعد تهديد الخلق كانوا لا دنگي خو بدل ما وام زاني بعد دنگي خاطر كتشنگو بصمه ديارو بله کواتا اگر بفی آوای بی دنگدان لفی ولاتی چمانای که اگر بفی آوای بیت اگ بيجي تزویرات که کردن اگ بيجي زوری الخلقات که کردن داخل نافلی استراش اگ بيجي نظام چو برزن که بفی آوای بیت کو خلق بله کنده که ولاتین هاد برنامه مدا گوتی بفی آوای هال بجارنا هاد نکردن وان هال بجارنا چه بهای خو هيا چه گرنگی خو هيا وی هاولاتی وی دنگداری چه رزا خو هيا لا هناك بفيد بزوري بهر اويك بيد لسر حكمي بيد دس برداري كرسي اخوانا بيد كواتا بهاين ديمقراطيه بنجين ديمقراطيه بيجين ديمقراطيه اللي في ولاتي كوجا مرحبا كولاتي كم بيجين بيشكتيا و بيج دكفو لسر اساس دستا دسكرنا دا صلاه باراده ودنج خلكي حكومتي تبري برندما كدا كوفا ولاتيه هريك باويك لا هناك تمت باردك وصايا برحال مي في دارنا مولاي سياسي بتايبتي اولانين كورخنا راسيونتنا كرن جهداريا في برنامج كربيتو برسفا بيناري هبت بو بينر افسر جلدف پیدا بویه پشتی نابراکی ده بردام بم مال برزان عباس بریفکی دنویس لسر توره کمالتی پیجن آرتی واندنگ دانا بیرامل پیکنینه کی اینا دابزانی کا چیه پیکنینه بابو دبیجت جارا که لدیوانه که اکی یابانی گوت لیابان پشتی دنگدان 3 ساعت انجام فرمی دهنه دیار کردن خبره که کرجی لویره بو گوتی خالو تلکی وی لدفما 3 هیوا بری هنگی انجام دیار دبنو همی او بخواد دیارن یتمه بالا برزان بگو من لسر توری کمالاتی دیاره سرنجی ترمان بهاتوه لویا مهندس علی الوندی انو سه من چواروان بوم یکتی نشمانی کردستان لسلیمانی یکم بک نگ دوام ده بایا لهولیریش زیادتر لشش کرسی هنا با بالا هستاش رابر لشم شمال لگل معنا فرم که رابر لشم شماله ام کاتو باش سر چاوم برا گورتم علي تسجيلات نكراو زوسترين خلوخات لسم شمال كراو چون
بە بەڵگەیشەوە لیوای 134 لە دوو زەوێ نابێن لە چەمچەماڵ لە مەڵبەندی شۆڕشەدا نابوو یەکەم قڕوقات وەکو ئەندام پەرلەمانێک کە ناوەکەیشی با نێنی بەخۆی یەک کۆمەڵ حیمایەوە بنکە بە بنکە لە چەمچەماڵە گەڕاون خەڵکیان ترسانووە خەڵکیان چاوتۆکەیان کردووە ئەڵێمە تەزویراتمان نەکرد زۆرترین خڵوخات و تەزویراتیان کردووە بە بەڵگەیشەوە کە مدیری نفوسی چەمچەماڵ کە ناوی عەبدوڕەحمانە کابرایە کە تو مدیری نفوسی چۆن ئاگات لە عینەکەت نییە ئاگات لە مۆرەکەت نیە ئاگادار مۆرەکەم نیم کە مۆرەکەم لای من براوە بەڵێ بەرزان لەسەر تۆری کۆمەڵاتی سەلیم ناوشکی دنویسە دەبێ ئەوە 243 ڕۆژە دەرباز بوون لەسەر هەڵبژاردنەوەی پەرلەمانی کوردستانی و هەیە نوکەژی بێ حکوومەتین ئایا دێ حکوومەتین پارێزگەهانژی چەند ڕۆژە بەکێشن بێگومان ئەوەژی پرسیارێکە دێ چەند ڕۆژە بەکێشن دیت ناتاویش دێ ڕیکوردی عالەمیشکێنن یانژیک زیزی دەکەونە سەر سکەی ئاماشمان لەگەلە کاکەمانچ ئەم کاتۆ باش سەرچاوم دەستخۆشی بەرنامەکە و لێرم بەڵێ سوپاس بەڕاستی من زۆر ڕۆژ بینم ینی هەر زۆر ڕۆژ بینم ئەنی پەشیمانیشم کە دەنگم یاوە چکەم پێم وایە کە لە بەرامبەر دەنگی حەق و مافی مندا لە بەرامبەر دەنگی مندا سایان دەنگی تەزویر هەیە سایان دەنگی دروستکاو هەیە سایان دەنگی چۆنەڵی خوڵقادە یعنی من ڕۆشنیم یعنی بمزانێت کە دەرەنجامەکانی زۆر شێوێت هەرگیز دەنگم نادا چونکە ئیتر من پێم وایە ئێستا هەروە پامێکی شمێ بە تایبەتی بۆ خەڵکی شاری سلێمانی بەڕاستی چاوانی کە ئەیانێ دەنگ بە حەق بدەن لەمەدا دەنگ نەدەن چونکە ئیتر هیچ شتێک نییە بەناوی حەقەوە يعني بەڕاستی شتەکە ڕوون و ئاشکرا یعنی تۆ سیرەکەی لایەنێکی سیاسی لە هەڵبژاردنەکانی پێشودا شکستێکی گەورەی هێنا ئێستا ئەبینیت زۆر دەنگەکانی بە ڕێژێکی بەرچاو بەرزوەوە ئایا ئەمە هۆکارچی هۆکارەوەی کە ئەم لایەنە سیاسیە چاکسازیێکی وای کردو کە دەنگەکانی بەس بێتەوە یاخود شتێکی وای کردووە کە خەڵک دەنگی پێیان نەخێ بێگومان بگرە زۆر حاڵی خەڵک و حاڵی خەڵکی کوردستان بگرە زۆر خراپ بەڵێ سەرکەوت ئاکرێ لە ڕێ ڤیدیۆ سکایپەوە کاک سەرکەوت کەرەمکە دەنگ نینە کاک سەرکەوت نزانم پرسگەرێک چییە بەڕێز چۆنی باشی گەلێک سوپاس کەرەمکە دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەم بەڵێ سوپاس تەوەرەکەتان تەوەرێکی باشە بەس هیچ باوەڕیم بەو هەڵبژاردنانە نینە بۆ والله بەڕێز پێم نییە ئەوە 243 ڕۆژە هەڵبژاردن کرایە هیچ نییە ئەبەت ئەو ئاژەوە جێریەش لە کوردستان دروست بووە هەمووی گۆڕانە بۆ ئیفلاسی هێناوە من بەخۆ مامۆستامە ئەوە معاشی دوو مانگە گەشتێ دونیەکە یەک معاشەمان داگێ بجاوە گۆران ئەو خوددا سەڵاتدار نییە تا ئێستاش لە کابینەیەشتان بڕیاریداوە بەشدار بێ بۆ خەتایەوە بەڕێ ئەوە هەموو ئاژەوەیە سەر بەوەیە ئاخر چۆن ئەوە مەشکیلێکێ پەیوەندی هەیە بە نێوان حکوومەت یارم حکوومەتی ناوەندی بەڕێز وەڵا هەموو ئێستا بەشدارە لە حکوومەتی هەرێم بەڵام باش حکوومەت پێک نێنراوە تا ئێستا تۆش خۆش ئاڵێ 143 ڕۆژە 243 ڕۆژ بەڵێ بەرحاڵ بەرزان هەڵبژاردنەکانی بێگومان هەڵبژاردنەکانی ڕابردوو ساڵی ڕابردوو هەڵبژاردنەکانی 21 نوێی 2013 ئەنجام درا 243 ڕۆژە حکوومەت یاریمی کوردستان تشکیل نەکراوە کە بە پێی ئەنجامەکان دەبێت حکوومەت زوو تشکیل کراوە هەڵبژاردننی ئەنجومانی پارێزیەکانیش بەڕای ئێوە تا چەند نەخاین ئایا ئەمەش وەکو هی پەرلەمانی کوردستان ڕێکوردێکی تری عالەمیەشکێنێ لەوەی کە ئەنجومانی پارێزگەکان هەڵبژێردراون و چەند ئەنجومانی پارێزگا پێک نێنرێ ویتر پارێزگار هەموو مؤسسە فەرمیەکان حکوومەتی مەحەلی پارێزگەکان تشکیل نەکرێ پێتان وایە ئەمەش ڕێکوردێکی عالەمی ناشکێنێ یانیش فعلا زۆزۆ کەوتە سەر سکەی خۆی و ئەو ناکۆکیە و بیرۆبوچنە جیاوازەکانی لایەنەکان هەمووی پۆلێ نەکرێت لە چارچوەی خزمەتکردنی بەرژەوەندەکانی گشتی خەڵکی کوردستان بە تایبەتی لە ئێستادا کە ئەزمەی هەیە ئەزمەی نەبوونی موچایە ڕۆژانە گردبوونەوەی فەرمانبەر هەیە کە مایەتی مادی لەسەر ئەو پارەیە کە وەرەگرێ نەزانم چی و مەسەلەی وەبەرهێنان و پرۆژەکان و هەموو ئەم سێکتەرانە پەککەوتون لە کوردستانە بەڵێ هێوا لە ڕانیە کاکیوە ئەم کاتت باش سەر چاوم دەستخۆشی بۆ بەرنامەکەت کاکە وەڵای من دەزانی ئەم نەتیجەی ئەم هەڵبژاردنانە بەڕاستی بە نسبەوە جێگای پێکەیناویە بەڕاستی جێگای یعنی زۆر فشکاتە دوو لە ڕووی جەناب و بەرنامەکەت و بیسەران
يعني بینەران ببوورە یعنی تۆ سیر کە لە بیستێنی هەڵزانن یەکێتی نیشتیمانی کوردستان چ پرۆژەیەکی گەورەی بەخزمەت بە هەوڵاتیان کرد تا دەنگەکەی بەو شێوەی بەرز بێتەوە یعنی بەڕاستیم بسیار لە یەکێتیەکان دەکەم لە بەرپرسان یەکێتی دەکەم ئێوە چیتان کرد لە هەڵبژاردننی کاژدە کوردستان تا ئەو هەڵبژار تا دەنگەکانتان وا بەرز بێتەوە جگە لە سەختەکاری تەزویراتی من تێناگەم ئێوە بە هەموو لاشە لێشاوە چاوسوکردنەوە ڕسمگرتن بە کامیرەی هێزی تایبەت و ئەوەی کامێرە ڕسمی نەگرێ فەسڵ دەکرێت دوو دەکرێتەوە نازانم ئێوە دڵخۆشی بەچین بە تەزویرە من یەک وەکو شخصی خۆم جارێکی هەرگیز جارێکی نەخۆم نەماڵمدا و ناوم داشکە بچێتەوە سەر سندوقی دەنگدان لە پاس دەنگی من دەنگی ساختە دروستکە ئەم برادەرەی لە ئاکرد دەزەڵفۆن دەکات دەڵێ گۆڕان معاشی بەڵێ بەڵێ بەرزان لەسەر تووری کۆمەڵاتی ڕاوە ئاسۆ ئەنووسێ کە هەمومان بە یەک دەست بۆ خزمەتکردنی خەڵکی کوردستان هەروەها زینا زاهیریش ئەنووسێ کە ئەم نیشتیمانە سیاست و هەڵبژاردن ئەو زەڵکاوە بۆ گەنەیە کە هەمومان مەلەی تیا دەکەین دواتریش دەڵێن وەرن بە هەمومان پێکەوە ئەم زەڵکاوە بکەینەوە. هەروەها بەڕاستی ئەڵێ ئەوەی ئەم ڕۆبینیمان لە ڕایگەاندنی ئەنجەمی هەڵبژاردنەکاندا زۆر پێچەوانەیە لەگەڵ ئەو ئەنجەمای کە لە لای قەوارای ئەمەش ئەوە دەگەێنێت کە دەنگی دەندارێ هیچ نرخێکی نیە هیوادارەمێ هێمنی و ئاسایشی کوردستان تێک نەچێت بە تایبەتی لە سلێمانی. بەڵێ بەختیار لە سلێمانەکەی بەختیار فەرموو. ئەم کاتەوە بارکیانەکەم سەر چاوم والله کەم یەک تەکلیفم هەیە ئەگەر تۆزێ ماوەکەم بۆ درێژکەم گەرەی مەجای خۆتان سپاسان دەکەم. بەڵێ لە خزمەتدان فەرموو. قوربانە بم من ناوم ڕای بەختیارە یەکێکم لەو کەسانەین کە لە ئەلویسەکە دەستبەسەر کردن ئاسایشی گشتیگرتنی. بەڵێ و من حەزەکەم لێرەوە کۆمەڵە ڕوونکردەوە بەم بە جەماوەری بە شەرەفی کوردستان من باجی کۆمیسیۆنم لە ملا بۆ کە لەو جێگایە بووم بە ژمارەی 01 06 5 89 بۆی ئەم کۆدە دەخوێنمەوە هەموو کەسێک لە سایدی ئەنتەرنێتەکەی لێ بدایە لە شوێنێ بزانە ئەم باجی ئێمە لە کۆمیسیۆن ژمارە 33 کە بنای بەختیار ڕەوفۆیە کە ئاسایش ئێمەی گرتۆ بە من دەڵێت تەزویق بۆی ئەم شەڕ ڕووندا دەکەمەوە من لە محەتەیە کە ئەو کاتێک کە لە هێزی تایبەتە لەسەر سنووق بووم لە محەتەی بەکرەجۆ کە ئەو شوێنەیە کە بەناوی ئەم ژمارەوە 00 46 نەوەویەک لە ناو محەتەی 5 کۆمەڵێ 52 تەزویر کە وەرەقەمان بەدەست ئەفسەر و زابتۆ گرتووە کە پلەکانی نایەنم لەبەرەوە ئەو شوێنەی ئێوە وایە ناوی زابتەکان نایەنم لەبەرەوە کە بەدەستیانەوە تەزویرەکەم گرتووە دوایی لە دادگا شکەتمان لێ کردووە ئەو کچەی کە لە کۆمیسیۆن بووە کە لەوێ بووە لەو ژوورە بە ناوی تریفەوە بۆیە ئەو ناوان دەنێ ئایدی کۆمیسیۆنن و ئەو کەسێک کە ڕێگای پێداون کە تەزویرەکە بە ناوی محەممەد ڕەحیم کەریمەوە و ئەم کوڕە ڕێگای پێدان کە تەزویرکە بە منی وتی بۆ ئەمەی کە زدی عێراقا دەبێ ئێمە هەموو کەسێک هەر کەسە دوو کاتەڵ لێبی کاتە ناوسن قوتمەمە ناشەرعیە ئەمە ناڕەوایە ئەمە کارێکی غەیرە خلافە یاسا ڕێگات تێ نادا وتی بڕۆ لە دادگاش کاتمان لەکە لە دادگاش کاتمان لێ کردووە ئەو شوێ کە دانراوە لە کۆمیسیۆن بەرامبەر پارکی ئازادی بۆمان کراوەتەوە بە عەرەبی شکاتم لێ کردووە بەڵێ شکایەت ئەنجامی شکایەتەکەتان چی دەکە بە کورتی بە کورتیەکەی ئەنجامی شکاتەکە چی بووە دوو کەس هاتوون لەوێ کە لە بەغاوە هاتوون عەرەبن هەردووکیان شیعەن لەوێ دانیشتوون ئەم دوو کەسە باشە کە بۆیە خەڵک دەڵێ ئێران تەداخولەکە مالێکی پێی خۆشە کە یەکێتی نیشتیمانی بەڵێ سپاست دیارە خەڵی زۆر لەسەر خەتە کێمان لەگەلە دابان لە قوبرس لە ڕێ ڤیدیۆ سکایپە فەرموو بەڵێ کای دابان فەرموو ئەم کاتۆ باش سەر چاوم بەڵێ بەدەخەواییوە دارین کایکی دەبند و بەرە بتوانین پەیوەندی بکاتەوە بەڵێ بەڵێ تەماشاوان نیجا بێگومان ئەنجامێن هەڵبژاردنین جواتیان پارێزگیان هاتە ڕاگەاندن گەل و ئەف ئەنجامە هاتنە ڕاگەاندن ئەف کاندیدەش بیراوایە بیچی بیراوایە ئەس بارم گەلێکیش بیراوایە دەما ئەڤەن کاندیدێن تاتن ماڵ سەردانەوە دکرد و تاتن هین مەعزوم کردن و هین برنە سەفرێ ناوبەهارێ و خواردنەکە خۆش ددا هەوا و ئیتر وەستا بینە مرۆڤێت سادە ساکار نەرم و حەلیم خۆد و بێژێ بە مەلحەمن یەک بەیەک دەرگێتوە سەردانەوات کردوە چت وێ دێبواکەن بەس دەنگی بدەنەمە ئەوەوە دەنگی خۆدایە ئەو دەرکەتن کەرەم کە ئەزبەنی بی ئەندامێ جواتە پارێزگا ئایا دنهاوپێدا تاچان گرنگە ئەوێک و دەنگێوە ئیرادەوەیە خەڵکی کوردستانی بەدەست بەخستی خزمەتە ڕاستەقینەوە بکە تا هیچ نەبیت بابوو سوزێن خۆ جیبەجی بکەت تاچان گرنگەژی دەنگدەر دنهاشوندا دوی چارچوبیدا تعامل بکەت و ئەو کەسێ وان دەنگی خۆدا ئەگەر
دەئاست بەرپرسە تێدا نەبێتە و جاران کەسێکی سادە و ساکار نەبێتە و جاران کەسێک دناوا خەڵکێدا نهێتە دیتن خەڵک پێویستە چیر وی کەسی بکە نەک وی کەسی حتا لایەنی وی کەسی ئەو لایەنی ئەف کەسە تەرشیح کردی بەڕێزان تاشان گرنگێژی گەلێک دەڤەرم تایبەتی هەبوو لەسەر مەسەلا عشیرە وەرە ئەس تو گوندیەتێکین ئەس تو فلان عشیرەتون تاشان گرنگە ئەف چەمکە نامینی چونکە ئەف چەمکەیەکی خەتا چەمکەیەکی مەترسیە لەسەر پاراستنا یەکەتیە جڤاکی یەکەتیە جڤاکی لوێنی ڕەنگەیە کە هەموو عشیرەت خزمێت هەفتونە هەموو عشیرەت نزیکە هەفتونە هەمووان ناسنامەکە هەف بەش چارەنویسێکی هەف بەشەی تاشان گرنگە جیاوازی لەوەیەکی نایەتەکرێت کەسە العشیرەتەکەتی خۆدانشانتەوی بالعشیرەتەکەش دەنگی خۆدەتێ نەک جیاوازی بێتەکردن سەر مەسەلەت عشیرەتێ پاش کوێ نەڤەنجی هەمی عشیرەت بیت و لە دیفرە بچنە پەرلەمانی و بەرگوزێت تەخیر مدیر بکەنێ و دەرگێت خۆ سەر خەڵکی قوفلکەن و هەر کەس نەزانێت کاڤل چازجی تولکیڤەیە بەڵێ محەممەد لە بازیانەوە ئەم کاتۆ باش کارەکە سەر چاوم بە بڕای من ئەو گانەی کە ئەڵە دەنگەکانی من جاندی کردووە لە ماڵبژارنەیە باشە لەم ماوەیە لە ماوەی ئەم سەمانگەیە کە نیان هێشتا حکوومەت پێت بێ ئەم هەموو گەندەڵیە ئەم هەموو بێمەعاشیە وڵات بە خراپترین بارودۆخە تێپەڕی تۆ بەچی دەنگەکانت زیادی کرد بەس ئەوە بۆ خەڵک ڕوونکەرەوە هیچی تر دوای ئەوە لایانی ئێران چەند ساڵە کورد سەرکوتەکە ئەم جار ئەوەنەی کە خەڵکی ئێرانی سەرکوت کرد داواکارم لە بزوتنەوەی گۆڕان بە هیچ شێوەیە ئەم ئەسامانە قبول نەکا بۆیە ئێمە دەنگمان بە هەمێک کەس نادا بارەگاکانە سوتای گوت خوا لێو ڕازی بێ ئێمە ئەوەمان ناوێ ئێمە ئەمانەیە زەبری هەبێ بزوتنەوەی گۆڕان بۆ ئەوەی کەس نەتوانێت دەنگەکانی تەزویرکە ئێمە دەنگمان داوە بە حەق بۆ ئەوەی مافمان بۆ بگەڕێتەوە نەوەکو دەنگەکانی ئێمەش تەزویرکرێەوە بۆ ئەمە حساب کرێت جا داواکارم بزوتنەوەی گۆڕان حەزێتی توندی هەبێ لە خۆپیشاندان لە هەر شێوەی وێ هەموو هەڵسوڕەوانی گۆڕان ئامادەن هەر کارێ بێ کە کاگنۆشیروان بە خەڵکی ڕاوسێرێ بەڵێ علی لە شاری سلێمانی کاکالی کاگەکارم کاتە باش و دەستخۆشی لە هەموو تۆڕەکان دەکەم بەڵێ زۆر سپاس بکەم کاگەکارمی لەسەر مۆزەی ئەم حیزبانە ئەم دەسەڵاتانە قسە بکەم وەکو تەشکیلنا ڕاستی نازانم ئەمانە بۆ لەم میلەتە ئەکەن ئەمانە 23 ساڵە 23 ساڵە ئەم دوو حیزبا ئەم دەسەڵات بەدەست ئەوانەوەیە من ڕێزم هەیە بۆیان پۆست و پلە و پایە لە بەغا هەرچیان بستووە هەمویان هەبووە ئایا من بەوان ئەڵێم و بە خەڵک ئەڵێم چیان بۆ خەڵک کردووە بۆ غێری خۆیان و بۆ غێری ئەوەی خۆیان مەسەلانەوەی بۆ غێری کە سوکاری خۆیان بنەماڵی خۆیان چیان بۆ میلەتە کردووە ئیستا ڕێزم هەیە ئەوان بە گۆران ئەڵێن پاشکۆی پارتیە من نازانم ئەوان 23 ساڵە پاشکۆی پارتین باشە چیان کردو بۆ ئەوان بە گۆڕان پاشکۆی پارتیە من ئێم زۆر بۆم دەسەڵاتانە هیوادارم بەخۆیان ئاپچنەوە ئەم ئەقڵێتە بەڕاستی ئەم ئەقڵێتەش بەسەیتر بەڵێ بەرەسان هاوکار ئالی لەسەر تووری کۆمەڵەتی پێجێنارتی بەم شێوەیە نووسێ سەرۆکی کۆمیسیۆن پارتیە بەپێی دەنگەکانی سندوقی لە نێوان دوو کەوانەیە ئەنووسێ کە کارمەندانی کۆمیسیۆن دەنگی تیادەدان لە 180 دەنگی بۆ گۆڕانداوە ئیتر چۆن یەکەتی چۆن تەزویر کردووە لە سلێمانی ئالێ تەزیەکە تەزویر کراوە ئەی لە هەولێر و دۆی بوو یەکەتی دوو ئەوەندە دەنگی زیاد کردووە بڵێ دایکی شادان لە هەولێرەوە ئەو کاتت باش سەر چاوم کاتی برا طبعا هەر هەموو ئەهلی کوردستان خەڵکی کوردستان بەعام تووشی شۆ بوو لەو وەزعی ئەو دوو حزبە زلهێزە دروستیان کرد کە هەر ئەو دوو حزبە زلهێزە هەردووکیان گورگن و لە پێستی مەڕە بەربوونەتە خەڵکی کوردستانیان کاول کرد و ئەو دەنگە حەقەی کە برایەکی گۆڕان هێنای ئایا 241,000 کەس لەو کوردستانە کە بە پەنجەی شەهادەت بۆ ئەوی یا هەمووی بەعسی بوون یان حەق بوون بۆ ئەو دوو حزبە ناتوانن چاویان هەڵبێ بە حەق بە قسەی حەق دەستخۆشکەری لە ئێوە ئەکەم بەڕاستی دەنگی حەقن بەڕاستی دەنگی حەقە دێنن هیوای سەرکەوتنتان بۆ بەڵێ زۆر سپاس بۆ تۆ بەرەزان سپاس بۆ بیرۆ بۆچونە جیاوازەکانی ئەوەی خەڵکی کوردستان ئێمە هیوادارین سەرنجەکانتان مەسەلەن هەبووە ڕخنە لە پارتیە بووە لە یەکێتی هەبووە لە گۆڕان هەبووە زیاتر ئەم سێلایەنە کە زۆرترین بەپێی ڕێژە جیاوازەکان دەنگی هێنەوە سەرنجی ئێوە بە تەقدیر و بەڕخنەشەوە بە مولایەنەکان گەیشتی بێت کە بۆ خەڵکی کوردستان ئەمینتیبعات لە کۆمەڵی ڕەوانگەوە لەسەر ئەنجامی هەڵبژاردنەکان بویان دروست بووە تەماشەبانێنی جا بە هەڵبژارد ئەوە ئەنجامی جواتیان پارێزگیان ژاتە ڕاگەاندن ئیترینە خەڵکی کوردستانی چاوەڕێ بن گەلو ئەوی کەسێ تۆ دەنگی خۆدایە ئەو لیستێن گەلەی پارێزگیان زۆرترینە ئەو نوێنەرێن گۆ دەنگ بدەنگیەوە بوونە ئەندامین جواتیان پارێزگیانی تر پۆستێن جودا دەوەلگرن تاشان گرنگە هینین کۆ خەڵکی کوردستانیجی چاوەڕێ بکەن کە ئایا
دێ وعد ئەو دێت خۆ جێبەجێ بکەن هەیە چەندێ دێ خزمەتەوەکەن هەیە چەندێ پرۆژێن خزمەتگوزاری بێ جیاوازی دێل سەر هەموو دەڤەران هێنە دابشکردن حتا سبەی ئالڤێری جارێکێتن خزمەتەوەکەی نێوار باش